بله باجار من بو باجار من بوجی هنجی باجار من کوبانی امین هاورن استودیو در هنرو آمده کارا و فیلم دوکومنتار جولی عدنان الاستودیو جولی خیراتی سپاس چه بیشم دستن تصابن تشکی براسی خوش چکریه تزانی ازش کوبانی ما باجار من اجی فكرة تشاو الجمتة تشيبو يعني تشاو فكري تشاو بلان كر كنت لكامبين بنابرام فيلم كبي أو هي دوكومنتار تشيبكي أما ببوني أوي كوباني خود أزانيد لناومي جوا خوي تومار كرت ببوني أو أزاري كتشتي ببوني أوي كبسري هاد بسوكترين شتكا من بتوانم بيري ليبكم وكبتوانم وكو كاركي خوم فيلمكي دوكومنتاري لسركم هر کەسێک لە جێگەی خۆیەوە ئەبێت کارێک بکات ئیتر پێش ئەوەی کە بۆ ئەوان بێت ئەبێ بۆ ئەوە بێت کە تۆ بتوانیت لە ناو مێژووە جێگی بکەیتەوە ئەمە شتێکە تازە ڕووی داوە بە چه حسێ جولی دەما تە کۆبانی نەدیتیە تە فیلمێک سەر زارۆکین کۆبانی چێ کرد دەما دەرباسی ناوە کامپین کۆچبەران بووی چووی ناوە زارۆکین کۆبانی تا ژنین کۆبانی دیتن بهتر تە بچه حسێنی هەستێک چاوەڵ جەمتە چێ بوو هەستی ئەوەی کە من بچمە ناو کەمپەوە هەستێکی تازە نییە لەبەر ئەوەی ئێمە خۆمان هەر یەک لە ئێمە ئاوارە بووینە ڕۆژە لە ڕۆژان منیش یەکێک بوومە لەو مناڵانەی کە ئاوارە بوومە منیش بەبێ پێڵاو ڕۆشتومە گەیشتومەتە ئێران منیش لە ناو خێمەیە ژیاوم بۆیە ئەوە وای لە من کرد کە تەنانەت بچمە ناو مناڵەکان و ئیش لەسەرەوە بکەم زارۆکەکە ماڵباتەکە کۆچبەری بەڵێ من ئەو وای لێم کرد کە بیر لەوە بکەمەوە کە لەسەر تەرکیز خەمە سەر مناڵ لە ئیشەکەیە لەبەر ئەوەی من خۆم قەت لە یادم دەرناچێت کە چۆن ئاوارە بوومە چۆن لە ئاوارەیە ژیاوم زارۆکان چت خواستن جولی زیاتر دخواستن گۆرانی بڵێن یاری بکەن زیاتر دخواستن بگەڕێنەوە شاری خۆیان تەنانەت ئەوانەی کە لەوێ ئەژین بە ژنەکان و بە پیاوەکانیشەوە دەڵێن ئەمانەوە بگەڕێنەوە هەر چۆنێک بێت بەس ئەوەندە یارمەتیمان بدەن کە بتوانین لەوێ بژین بە شێوەی کە بتوانین لەوێ بژین ژنین کۆبانی تەچاوە دیتن لێ دەرێ لە کامپان من هادی دبێژێ غەسالەیە مەیە ئۆتۆماتیک هەبوو یعنی نهال وێ دەرێژی کۆچبەرن ژیانە کۆچبەری دەجین لە کامپان ژیانە وان چاوە بوو زەحمەت بوو بێگومان ژیانی کەم سەختە بەڵام ئەوان زۆر ئازان ئەو ژنە بەبێ غەسالە من تەسویرم کردو بۆ نمونە ئەو باسی ئەوە ئەکا بەڵام ئەو جلانەی کە ئەو شۆردوویەتی ژنێک کە لە ماڵەوە ئیشەکە و غەسالەی هەیە ناتوانێت بەو شێوەیە بیشواکە ئەو زۆر زۆر عزت نەفسێکی زۆر لە ناویانە هەیە کە وەها پیشان نادەن نایانێت وەها دەرکەون کە تۆ بەزەیت پێیان نابێتەوە یعنی کە تۆ بڵێ گوناهن نا جولی ئەف ناف باژارێ من بوو دەچاو پەیدا کرا بناف چما باژارێ من بوو کاتێک من چوومە ناو ئەرشیفی کۆبانیەوە چۆن دروست بووە بە بۆنەی چیەوە دروست بووە ناوەکەی لە چیەوە هاتووە دوای ئەوە ئێستا کە بە شێوەیەک ڕووخاوە جەستەی بە شێوەیەک ڕووخاوە کە بنیادنانەوەی لەسەر ئەو شێوەی کە جاران هەبووە زۆر زۆر زەحمەت ئەبێت لەبەر ئەوە ئەبێتە یادگاریەک لە لای ئەوان بەڵام تەکیدم کە ئەم یادگاریە لەگەڵیانە ئەژی و هەر شاری ئەوانە و دروستی ئەکەنەوە بەڵام چۆن دروستی ئەکەنەوە وەکو ئەبینیت لە کۆتاییە مناڵەکان دروستی ئەکەنەوە بەێ ئەمەوارە سەر منێک مەسەلین تەکنیکی فیلمی چەند دقەیان درێژ دکە 24 دقەنە کەنگی بەلاو دەبە دەزانی بەڵێ کەنگی بەلاو یەکشەمە ئەم یەکشەمەیە کاژێر 6 سبێ نەدەسبێ کاژێر 6 بە دەما هەولێرێ فیلما باژارێ من بوو یا دەرهێنەر و ئامادەکارا فیلمێ جولی عدنان زۆر سپاس جارێکە دن دەست خۆش و ئەمێ بکێف لێ تەماشە بکەن و هێوی دکەم دەمێن پێشتەژی بەرهەمێن و سەباش پێشکەش بکی زۆر سپاس دەستێتە ساڵە